دەکەین کە بەپێی یاسای ڕۆژنامەگەری و یاسای بەدەزێنانی زانیاری لە هەرێمی کوردستاندا سەرجەم میدیاکان دەبێت بەبێ جیاوازی زانیاری بەدەستبێنن، بەڵام بەداخەوە لە ئێستادا بەشێک لە ڕۆژنامەنووسان بە تایبەت با بڵێن لە هەرێمی کوردستانە زۆر جار جیاکاری دەکرێت لەو بابەتدا و بۆ هەندێک ڕووماڵی ڕۆژنامەنووسان تەنها میدیاکانی لەو کەسەکە حکمیانە بانگشتی کۆنگرەکە کراون ئەوان بەشدار دەبن لەم کۆنگرا ڕۆژنامەنووسیە و وەروە بۆ بەدەزێنانی زانیاریش زۆر جار ڕۆبەڕووی ئاستەنگ و گرفت دەبنەوە. تایبەت بەم بابەتە بەڕێز بژار حەکیم جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێرە میوان دەبێت. کاک بژار سڵاوت دەبێت، سپاس بۆ ئامادەبوونت. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا دەستکەوتنی زانیاریەکان لەلایەن ڕۆژنامەنووسان و میدیاکانەوە لە چه ئاستێکدا دەبینی؟ سڵاوتان لێبێ بینەرانی کورسات نیوز باش. لە ڕاستیە ئێمە لە ینی یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستان، تەواان کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە وەسە ینی هەتا دامەزراندنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە بە یاسا دامەزراوە، کەواتە من مەبەستمە بڵێم کا لە کاتێکدا کە سندیکایکی گرنگ وەکو ڕۆژنامەنووسانی کوردستان بە یاسادا دەمەزرێەوە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان یاسای تایبەت بەخۆی هەیە، ئەبێ ئەم یاسایە ینی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن دام و دەستگاکانی ئەم یاسایە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەبێ وەکو خۆی بڕگە و مادەکانی جێبەجێ بکرێت. لە هەرێمی کوردستان ینی جێ خۆشحاڵیە کە ئێمە توانیمانە یاسایەکمان هەبێ کە کاری ڕۆژنامەنووسی ڕێک بخە، ئەویش یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە تایبەتە بە یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. لە ڕاستیە ئێمە لە جاری لە شوێن دیکە و بەرنامی دیکەش باسی ئەومان کردووە کە ئەم یاسایە ڕاستە لە ساڵی 2007 کە دەرچوو، ینی یاسایەکی باش بوو، توانی زۆر کێشە ینی دوور بخاتەوە لە بەردەم میدیاکاران، بەڵام ئەم یاسایە بۆ میدیای کاغەز نووسرا لە ساڵی 2007. ئێستا ساڵی 2022 طبعا تعریفی کاری ڕۆژنامەنووسی و عنوانی کاری ڕۆژنامەنووسی و پیشەی کاری ڕۆژنامەنووسی بەهۆی گەشەکردنی سۆشیال میدیا و تەکنۆلۆژیا گۆڕانکاری بەسەرداهاتووە، لەبەر ئەوە کاری میدیا لە هەموو جیهاندا و هەرێمی کوردستانیش کە بێشێکە تێدا خۆی ئەپدێت کردوتەوە. بۆیە ئەم یاسایش ئێستا کە پێویستی بۆ هەیە کە هەندێک بڕگە و مادەی هەموار بکرێتەوە، بەڵام ئەم هەموارکردنەوەیە ینی بچێتە قازانجی ڕۆژنامەنووسانی کوردستان و کەس لێی سوودمەند نەبێت جگە لە ڕۆژنامەنووسان. ئەمە یەک. دووهەم ینی ئەم پێشێکیان بۆ ئەوە هێناوە مادەم ئێمە لە هەرێمی کوردستان یاسامان هەیە، ئەم یاسایە لە باتی ئەوەی کە یان لە جیاتی ئەوەی کە وەکو خۆی جێبەجێ بکرێ، بەڵام بەداخەوە پێشێ لەکرێ. بۆیە لەگەڵ پێشێ لەگەڵەوەیە کە لە یاساکەدا باز لەوە کراوەکە هەموو ڕۆژنامەنووسێک یاخود هەموو میدیاکارێک مافی بەدەستێنانی زانیاری هەیە، وەک دەزین لەم چەند ڕۆژەی پێشوە و جیاکاریە بە تەواوەتی بینرا. بەڵێ جامیش دەمویست باسی ئەوە بکەم. لەگەڵەوەی کە ئەمە یاساکەمان هەیە، یاسای مافی بەدەستێنانی زانیاریشمان هەیە، ئەم یاسایە ڕێگە دەدا بە هەموو ینی لە پاڵکاری یاسای ڕۆژنامەگەری یاسای ماف و بەدەستێنانی زانیاری ڕێگە بە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان دەدا کە زانیاری دەست بکەوێ و لەگەڵ ئەوەشدا ڕۆژنامەنووسان سوودمەندی یەکەم دەبن لەم یاسای مافی بەدەستێنانی زانی بۆ ئەوەی بە یەکسانی ڕۆژنامەنووسان بتوانن زانیاریان دەست بکەوێ کە بەشێکە لە کاری فعلی لە میدیادا. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە نیگەرانین لەوەی کە هەم ینی لە زۆر شوێن و کات و لە فەرمانگە حکومیەکانیشدا یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان پێشێ دەکرێت. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم ینی کەوەی زۆر جێی نیگەرانیشە، یاسای ماف و بەدەستێنانی زانیاری وەکو خۆی کاری پێ ناکرێت، بۆ لەبەرەوە یاساکە دەرچووە، بەڵام تا ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەوەی بڕیاری جێبەجێکردنی یاساکەی دەرنەکردووە. ئەمە یەک. دوام ینی بەڕاستی ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ساڵانە راپۆرتمان هەیە. ئەم راپۆرتانە لە شەشمانجی یەکەم و لە شەشمانجی دووەم بڵاوەکەینەوە. ئێمە لەوێن دەرێ بە ئاشکراوە بەڕوونی سەرجەم ئەو پێشلکاریانە تۆمارەکەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجامەدرێ. ئەمەی کە لە هەفتەی ڕابردوو ڕوویدا ینی زۆر جێگەی نیگەرانیە، لەبەر ئەوە لەسەر ئاستێکی باڵا لە حکوومەت هەرێمی کوردستان ڕوویداوە و لە کاتێکدا کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمپرس کۆنفراسی هەیە
لەبەر ئەوە سەرۆکی حکوومەتە ئەبێ بە یەک چاو سەیری سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن بکە بۆیە من لە ڕاگەاندراوەکەی خۆشم داوەکو جێگرینەکەی بە ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماژەم بۆ کرد کە ئەبێ ئەم حاڵەتە بە هیچ شێوەیەک دووبارە نەبێتەوە ئەمە پێشەڵکردنی یاسایە و ئەمە لەگەڵ عورف و عاداتی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ئاستێکی باڵەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پرێس کۆنفرانسی هەیە یعنی جێی پرسیارێکی یەکجار گەورەیە ئەمە پەیوەندی بۆ هەیە کە بەردەوام باشە. بەڵێ بێگومان دیارە کێشێکی تەکنیکی هەیە لە کاتی چارەسەرکردنیا بێگومان ئەگەڕینەوە لای میوانەکەمان مهرەبان کاک بژار باسی لەوەش کرد کە جیاکاریەکی زۆر کرا و باسی لەوەش کرد کە مەیان وەکو گلەی گەیاندۆتە حکوومەتی هەرێمی کوردستان جا ئێمە گەر بەردەوام بێتەوە دوای لەگەڵمان بە دڵنیایی پرسیاریەوەی لەکەین کە وەڵامی ئەوان چی بووە بۆ ئەمەکە وەک لە یاساکانیشە کە دەرچووە هەموو ڕۆژنامەنووسێک مافی بەدەستێنانی زانیاری و گەیشتن بە زانیاریەکانی هەیە بەڵام بەداخەوەمە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە زۆر پێشێل کراوە وەک خۆشی باسی کرد هەندێک یاسا هەیە پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە ڕاستە دیارە لە ئێستادا لە ڕابردوشدا ئەوە بینراوە زۆر جار جگەلەوەی کە یاساکان لە کاری میدیاییدا بەمەبەست با بڵێن پێشێلکراوەتەوە و پێشێل کراوە لامان کاتیشدا دەبینین یاسای ئازادی ڕادەربڕین و بە تایبەتری ئازادی ڕادەربڕینی ڕۆژنامەنووسان لە هەندێک شوێن لەژێر مەترسیدایە و کاریگەری لەسەر ژیانی زۆرێک لە ڕۆژنامەنووسان دروست کردو کامەش جارێکی دیکە پێشێلکردنی ئەو یاسایانەیە لە کاتێکدا کە بێت تەواوی ڕۆژنامەنووسان بەبێ جیاوازی بتوانن ئەو زانیاریانی کە دەیانەوێت بەدەستیان بگات و بەدواداچوون بۆ هەر بابەتێک بکەن کەوا مەبەستیانە بەڵام لە کاتێکدا کە بۆ بەدواداچوون بۆ ئەو بابەتانەی کە بەڕاستی بابەتی ڕۆژە و لە هەمان کاتیشدا پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیانەوە بۆ بەدواداچوونیان کاریگەری لەسەر ژیانیان دروست دەکرێت و دەستگیر دەکرێن کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر تەواوی ژیانی ڕۆژنامەنووسان لە هەندێک با بڵێن ناوچە بە تایبەتتر لە زۆنی زرد کە ئەمە ڕەنگی داوەتەوە بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەڵێ چالاگوانان بەڵێ وەک دەزانین چەند ڕۆژێک لەمە بەر یەکێک لە چالاگوانان و ڕۆژنامەنووسانی دهۆک هەولێر ببورن ئازاد کرا و چەند چالاگوان و ڕۆژنامەنووسێکی دیکەش کە لەسەر هەواڵی ناڕاست یاخۆت بە تاوانی ناڕاست دادگایی دەکران و تا ئێستاش لە بەندین خانەدان بۆ هیوای هەمویان بتوانن ئازاد بکرێن بەڵێ مهرەبانە چینە لای هەتا و کاتێکە کێشەکەمان بۆ چارەسەرەکە نەچینە لای کورتێ هەواڵانی کە ژووری هەواڵ بۆیان ئامادە کردوین یەکەم کورتە باز لەوە دەکات مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی کۆبوونەوەکانی لەگەڵ ئۆرگانە جیاوازەکان و بامبەستی گەشە سەندنی زیاتری یەکێتی نیشتیمانی کوردستان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لەگەڵ بەشێک لە ئەنجامانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆبەوە جوتیار نووری لە پرسرای مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی ڕایگەیاند پلانێکی تۆکمیان هەیە بۆی لەگەڵ هەمووانجا کۆ ببنەوە تا لە نزیکەوە چارەسەری و کێشانە بکرێت کە بۆتە گرفت لە بەردەم گەشە سەندنی زیاتری یەکێتیدا. بەڵێ هەنار یەکێکتیکە لە هەواڵەکان بازەوە دەکات کە شەوی پێنجشەمە بەهۆی ڕووداوێکی تەقەکردن لە بانیمەخان هاوڵاتیە کوژراڕۆژی هێنیش ئەنجامدەری تاوانەکە لە سلێمانی دەستگیر کرا. پۆلیسی سلێمانیش ڕایگەاند هێزەکانیان 6 تۆمەتباریان دەستگیر کردووە کە لە کافتریایەکدا شەڕ و تەقەیان کردبوو. ئاماژەی بەوەش کردووە دەستگیر کراوە دەست گیراوە بەسەر 4 ئۆتۆمبیل و دەماچەیەکدا کە تۆمەتباران بەکاریان هێناوە. ڕاشی گەیاند مەفرەزەیەکی بەشی پۆلیسی فریاکەوتن و 2 تۆمەتباری دیکەیان بە تۆمەتی تەقەکردن دەستگیر کردو و دەستی شانگرتووە بەسەر دەماچەیەکدا. بەڵێکی دیکە بازەوە کادوتەبێژی پۆلیسی هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داڕای گەیاند لە 19 نیسانی ڕابردوو کچێگون بوو لە 21 نیسان تەرمەکەی لێکێک لە بینەکانی هەولێر دۆزراوەتەوە. وتیشی دویان جەمدانی لێکۆڵینەوەکان لە شوێنی خوێندنی کچەکە کەسێک هەبووە بەردەوام هەڕەشەی لێ کردو لە ڕێگەی ئەکاونتەکەیەوە شوێنەکەی دەستنیشان کراوە دواتر دەستگیر کراوە و دەرکەوتووە هەڕەشەی لە چەندین ژن و کچی دیکەش کردووە. بەڵێ کۆتا هەواڵ بازەوە دەکات کە کۆماری ئیسلامی ئێران 14 بەنداوی لەسەر سەرچاوی ئاوی هەردوو ڕووباری سیروان و ئەڵوان دروست کردووە کە ئەو دوو ڕووبارە دەریاچەی حەمرین پێکدێنن. بۆ شێوە لە سەدا هەشتای دەریاچەی حەمرین وشک بووە. جوتیاران و ئاژەڵدارانی سنوورەکەش دەڵێن بەهۆی وشکە ساڵی و کەم ئاویەوە ژمارێکی زۆر لە گوندەکانی ناوچەکە بەرەو چۆڵبوون چوون. لەم بارەشەوە پێشتر راپۆرتێکمان بینی.
بەڵێ ئەزان بەردەوامە بین و دیارە کێشەکەمان بۆ چارەسەر کراوە چینەوە لای میوانەکەمان کاک بژار دووبارەینەوە لای تۆ باسمان لەو گرفتانە کردکێتە بەردەم ڕۆژنامەنووسان بۆ بەدەستێنانی زانیاری وەک دەزانین خۆشت ئاماژەت پێدا لە هەفتەی پێشوودا جیاکاریکی تەواو لە نێوان ڕۆژنامەنووسان و میدیاکان کرا بە تایبەت تەنها و میدیانی کە نزیکن لە دەسەڵاتەوە لە کۆنفرانسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەشدار بوون. باسمان لەوا کرد کام جیاکاریانە بۆچی و هەروەها ئێوە گلەیتان گەیاند ئەو باس لەو کرد کە گلەیتان هەبووە لەو گرفتەی کە هاتۆتە بەردەم ڕۆژنامەنووسان و میدیاکان ئەو گلەیانەتان ئاڕاستی سەرۆکی حکوومەت کردووە؟ بەڵێ دووبارە سپاس لە ڕاستیان باسیەوەم کرد کە گوتم یعنی من وەکو جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان لە بەرەوەی مەسئولیەتم لەسەر شانە و من جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی هەموو کوردستانم لە هەر شوەیەک پێشێلکاری هەبێ و ئێمە ئەبێ ینی قسەی خۆمان هەبێ بۆیە من ینی 5-6 کاتژمێر دوای ڕووداوەکە من ینی ڕاگەندراوم هەبووە و داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە هەم ڕوونکردنەوە بدا و هەمیش ئەم حاڵەتانە دووبارە نەبنەوە لەبەرەوە کاریگەری خراپی لەسەر پرۆسەی سیاسی و میدیایی و ئیعلامی و بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کە ئەمە ڕەنگە لە راپۆرتەرێ دەوڵەتەکان بە خراپە ڕەنگ بداتەوە. لە ڕاستیە ینی ئەوەی کە ئەو زانیارانی بەدەست من گەیشتووە وەڵامەکەی ینی وەڵامی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئەوان ینی ئەم کەناڵانە نەهاتون تا ڕێگریان لێ بکەم بەڵکو ینی نەک هاتە بن و ڕێگریان لێکرێت بەڵکو ینی بانکێش نەکراون ئەڵێن ئێمە خۆیان بەڵێ ئەڵێ لەبەر ئەوە ئێمە لە ینی ماوەکانی ڕابردوو لە پرس کۆنفرانسەکانی دیکە خۆیان دێن ینی با بەر حاڵ موبەرەکە ینی قەنەعەت بە پێکراو نییە لەبەرەوە ینی قسەکەی ئێمە ئەوەیە ئەبێ بە یەکسانی نەک لە هەولێر لە سلێمانیش لە دهۆر لە کەرکووک لە هەڵەبجا ینی لە تەواوی هەرێمی کوردستان ئەبێ پانتایی ئازادی ڕۆژنامەنووسی بە یەکسانی بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان دابین بکرێ و نابێ بە هیچ شێوەیەک جیاوازی و جیاکاری لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن بکرێ و ئەبێ سەرچاوەی وەرگرتنی زانیاری و مافی بەدەستێنانی زانیاری بۆ هەم ڕۆژنامەنووسان بێ. من ئەم قسەم ویستم بیکەم لەوەیە ینی کێشەیەش تەکنیکە بوو ڕوویدا کە نەمتوانین تاوی کەم. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە هەر کاتێکدا کە پرۆسەی سیاسی ینی لە کوردستان و لە عێراقیش وایە کە کێشەیان بۆ دروستە بێ ینی ئەم پرۆسەیە وا دەکە کە ینی کاردانەوەی هەبێ ینی هەر کاتێک کە پەیوەندی سیاسەکان تێکەچن ڕنگدانەوەی دەبێت لە نێوان لایەنە سیاسەکان بەڵام بەداخەوە ئەم ڕنگدانەوەی ئەم جارە لە ئەستێکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدیکرا کە ینی بەڕاستی جێی نیگەرانیە و کاردانەوەی زۆری لە نێو ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان دروست کردووە. باشە کاک بژار دیارە پاساوەکان ئەوە بوو کە بۆ نمونە میدیاکان بەشێک لە میدیاکان خۆیان نهاتوون بۆ ڕووماڵی ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی لە کاتێکدا کە با بڵین پێشتر ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە کە ساز دەکرێت هیچ میدیایەک بە تایبەتی میدیای یەکێتی و کۆمەڵێک میدیای دیکە بانگێژ نەکرابوون. پاساوەکان لە جێی خۆیدایە؟ خۆی ئەوان هەر ینی دەبێت شتێک ڕوونکەمەوە. ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەوە بەرپرس نین لە حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکاتی پەرلەمان هەتا حزبەکانیش کە پرێس کۆنفرانسەکان چێ بانگ دەکەن یاخود چێ بانگ ناکەن ئەمە پەیوەندی بە خۆیانەوە هەیە و ینی هیچ ئەمە وەکو کێشەیەکی گەورە نا کە تۆ چێ بانکەیە بەڵام لەسەر ئاستێکی باڵا کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرێس کۆنفرانسەکە ناکرێ ئەم جیاکاریە بەم شێوەیە بێ کە ڕنگدانەوەی ینی بعدێکی سیاسی بی ینی نیگەرانەکەی ئێمە ئەوەیە کە لە کاتێکدا ئەم جیاکاری زەقە کراوە کە پرێس کۆنفرانسی سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەتی هەمووان دەبێ هی هەمووان بێ نابێ هی تەنها پارتێکی سیاسی بێ بۆیە ینی بایکۆتکردن یان بانگهێژ نەکردنی کەناڵەکانی ڕاگەیاندنی و تایبەتی کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە کەناڵی دیکەی ئاسمانی جێی نیگەرانیمانە ینی ئێمە پێمان وایە کە ئەمە پێشێلکردنی یاسایە و هیوادارین ئەم حاڵەتە کە لەسەر ئاستێکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمارکراوە دووبارە نەبێتەوە. بەڵێ کاک بژار کاتێوەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چ کارێک دەکەن بۆ ئەوەی کۆسپ و بربەزنێتە بەردەم ڕۆژنامەنووسان بۆ گەیشتن بە زانیاریەکان و سەرچاوی زانیاریەکان؟
ئێمە هەموو هەوڵێکی خۆمان داوە کە پشتیوانی ڕۆژنامەنووسانین و داوا دەکەین کە ئەم یاسانە پێشێر نەکەین وەکو خۆیان جێبەجێ بکرێن بۆ ئەوەی ڕۆژنامەنووسانی کوردستان بە یەک چاوسێر بکرێن و مافی بەدەستێنانی زانیاریان هەبێت بە یەکسانی. باشە کاک بژار هەڵبەتە ئەم هەنگاوانی کە دەبینرێت لە گەیاندنی زانیاریەکان و جیاکردنەوەی میدیاکان لە دەستکەوتنی زانیاریەکان بەتایبەت لە بابەتێکی چارەنووساز وەکو ئەو با بڵین ڕۆژانی ڕابردوو کە بەشێک لە میدیاکان لەو پرێس کۆنفرانسەدا بەشداری نەبوون ئەمەوە ناگەێنێت کە بەشێک لە دەسەڵاتداران لە کاتێکدا کە باوکی میلەتن لە هەمان کاتیشدا دەستیان خستۆتە کاری ڕۆژنامەنووسی و دەیانەوێت بە دەسەڵاتی خۆیان بابەتەکان بەو ئاراستەیە بەرن بەو ئاراستەیە لە خەڵک گەێنن کە دەیانەوێت؟ بەڵێ کاک بژار گوێویستی دەنگێمەی؟ بەڵێ کاک بژار دیارە دووبارە ڕەنگە کێشەی دەنگ هەبێت. دەمێت باس لەوە بکەم کە هەندێک کات لە گەیاندنی زانیاریەکاندا ڕەنگە هەندێک لایەن بە مەبەست بیانەوێت ئەو بابەتانی کەوا ڕووماڵی دەکەن یاخود ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانی کە سازی دەکەن و کۆمەڵێک میدیا لەوێ نتوانێت ڕووماڵی بابەتە بکات بۆ هۆکاریەوەی کە هەندێک پرسیاریان ئاراستە نەکرێتەوە لە کاتێکدا کە وەڵامەکانی لەجێی خۆی دانەبێت و لە هەمان کاتیشدا بەو ئاراستەیە ئەو بابەتانە بەرن کە خۆیان مەبەستیانە و وا لە بینەر تێبگەێنن کە بەم شێوەیە بابەتەکان لە سوودی خۆیان ڕوون بکەنەوانێ و زیانیان بۆ نەبێت کامەش بێگومان جارێکی دیکە کاریگەری لەسەر ئازادی ڕادەربڕین یاخود خستنە ڕووی تەواوی ئەو بابەتانە هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بە لایەنی سیاسی و هەم کۆمەڵایەتی و هەم ژیانی هاوڵاتیانەوەیە. جاگەریستە کاک بژار گوێبیستی دەنگی من بێت دووبارە پرسیارەکەی ئاراستە دەکەمەوە. کاک بژار باسم لەوە کرد کە ئەو کۆنگرا ڕۆژنامەوانیە خود هەر بابەتێکی دیکە کە پەیوەندیدار بێ بەوەی کە پێویستە هەموو میدیاکان لەوێ بێت و پرسیاری هاوڵاتی یاخود پرسیاری پێویست ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بکات بەڵام لایەنێکی تایبەت نایڵێت کە ڕۆژنامەنووسان لەو شوێنە ئامادە بن. ئەمە ئەوە ناگەێنێت کە جارێکی دیکە دەسەڵات یاخود بەشێک لە دەسەڵاتداران دەستیان خستۆتە نێو کاری ڕۆژنامەنووی و لە هەمان کاتدا دەیانەوێت بەو شێوەیە بابەتەکان ئاراستە بکەن و لە بینەری بگەێنن کە خۆیان مەبەستیانە؟ بەڵێ دیارە ئەمڕۆکە وەکو پێویست یعنی ناتوانین هین بکەین کێشەی تەکنیکی هەیە ئەمە لە کورسان ناوەشێتەوە ئەم لە ڕووی تەکنیکیەوە و هیوادار بەداخەوە بکەم. بەهەرحاڵ بەڵێ بەهەرحاڵ ئاساییە ئێمە گوتومانە ینی بەڕاستی ئەبێ ینی ئەم فەزایە دەبێ بۆ هەمان بۆکو یەک دابی بکرێت و نابێت جیاکاری بکرێت لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن و بەتایبەتی من نای شارمەوە دەمێ بڵێم ینی ئەو کەناڵانی کە بانکێژ نەکراون بۆ نمونە کەناڵە فەرمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەناڵی سنجینن و لە نێو خەڵکی کوردستان ینی لە ڕووی ئەتەکێتی کاری ڕۆژنامەنووسیشەوە جوان ئیشەکەن بەڕاستی ینی ئەمە حەقا ینی ئەم حاڵەتانەی کە ڕووی داوە خۆیان هەز بکەن ینی ئەم بەرپرسیارەتە لە ناخیاندا هەبێ کە هەم بەر کەناڵەکانی یەکێتی و ئەمە ئەگەر بەرامبەر کەناڵەکانی پارتیش لە شوێن دیکە بکرابایە ئێمە هەمان هەڵوێستمان دەبوو ینی پەیوەندی بۆ نییە ئێمە کە لێرە دانیشتوین تەنیا بەرگری لە ڕاگەیاندنەکانی یەکێتی دەکەین نا بە پێچەوانەوە ئەم تایتڵێ من ئەم عینوانی من وەکو جێگری نەقیب ڕۆژنامەنووسانی کوردستان بەرامبەر کەناڵەکانی پارتیش بکرابا لە شوێن دیکە هەمان دیفاعمان لێ دەکرد یعنی بۆ ئەم سوڕێ واضح بێ بۆیە یعنی ئەوەی کە کراوە هیوادارین دووبارە نەبێتەوە و لە ڕاستیشە ینی ئێمە دەبێ ئەوە بزانین ینی ئەم پێشێلکاریانە ینی لە ماوەی ڕابردووشدا بە بەردەوامی هەبووە ینی ئەتۆ لە هەرێمی کوردستان مەسەلەن ڕۆژنامەنووسانی ئێمە زانیاریان بەدەست ناگا یان جیاکاری دەکرێت لەسەر چاوەی مەزدار یعنی ئەمە بەڕاستی یعنی ئەمەش پێشێلکردنی یاسایە ڕۆژنامەنووسانی ئێمە لەسەر شەقامەکاندا ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە کەلوپەدیان لە دەشتێندرێ ڕێگریان لێ دەکرێت لە ڕووماڵ بکەن ینی زۆر حاڵەتی دیکەشە بۆ ئێمە هاتوونێتە سەرخەت و ینی ئەم کێشانە نەیەکەم جارە و پێشمان وانە دوات جاریش بێ دڵنیاین کە ئەمە ینی بەداخەوە کەم قسەیەکەم دڵنیان کە دووبارەشە بێتەوە و ینی حاڵەتەکان ڕەنگە زیاتریش ببن ئەمە یعنی پێویستە ینی ئەم جگەلەوەی کە لە هەرێمی کوردستان ئەم یاسا هەیە ئەبێ بە سەقافەیەکی ینی گەورە بە عەقڵێکی کراوەوە ئێمە بتوانین ینی لە حکوومەت ینی فەرمانگەکانی حکوومەت بزان چۆن تەعامل لەگەڵ میدیاکاران و ڕۆژنامەنووسانەکەن لەبەر ئەوە ینی ئەمە جگەلەوەی کە یاساشیەیە پێویستی بە سەقافەیەکی ینی باش و پێویستی بە بریکردنەوەیەک و تێگەیشتنیشی باشتر هەیە بۆ ئێمە باشتر لە کاری میدیا لە هەرێمی کوردستان هەمووان ینی باشتر هەزمی بکەن بۆ ئەم کێشانە دووبارە نەبنەوە.
بەڵێ زۆر سپاس بژار حەکیم جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەگەڵمان بووی لە هەولێر و سپاس بۆ ئامادەبوونت.